خۆشەویستان، یەکێتە لە سیفەتە ناشرینەکان کە لە ژن و لە پیاوە هەبێ ناشرینە، خراپە، مەسەلەی چروکیە، ڕەزیلی. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە وتیان فڵان کەس پیاوێکی چاکە بەس ڕەزیلە، بەس چروکە، بەخیلە، فەرمی وەئەی دائین ئەدوا من البخلی، بۆ دەردێک هەیە، نەخۆشیەک هەیە لە ڕەزیلی خراپتر بێ، دەردێک هەیە لە ڕەزیلی ناشرینتر و خراپتر بێ، خراپترین دەردە، خراپترین نەخۆشیە، خراپترین ڕەوشتە، خراپترین سیفەتە کە مرۆڤ ڕەزیل بێ، بە تایبەتی بەرامبەر بە ماڵ و مناڵی خۆی. چەند کەسێ پارەی زۆرە، ماڵ و مناڵەکەی احتیاجن، تخوا ئەو پارە چی قیمەتێکی هەیە؟ تخوا ئەو پارە لەگەڵ کاغەزی سپیا فەرقی چییە؟ کە ماڵ و مناڵەکەت احتیاجی خەڵکن. ڕەزیلی زۆر سیفەتێ ناشرینە. وەڵڵی خەڵکە زانم دان و دوان نا زۆر، سوێن بەخوا خێزانیان احتیاجی 5,000، وەڵڵی پارێشیان زۆرە، وەڵڵی خێزانی ئەگەر بێت و ماڵ باوکی داوت کا، خزمێکی خێزانی داوت کا، دوایەڵە دەی پارەکەم بەرێ، ئەوە نەم سەرف کردەوە خزمەکەت. ئەی با بۆ بازاڕ پارەی تەکسەکەی لێسێنێ، تەکسیشی پێ نییە، خصوصیە. ئەی با بۆ ماڵ باوکی ئەڵێ پارەم بەرێ. ئێ باشە ئەم ژنە بەیانی خەڵ پارەی بۆ هەڵە ڕژێنێ، فێری بەدڕەوشتی خراپەکاری دەبێ. تۆ خراپترین دەردت یایە، نەخۆشیت یایە کە ڕەزیلی و چروکیە. بەیانی کێی خوا؟ بەیانی بکوزاوای خوا. بۆ نایخۆت و خۆت و ماڵ و مناڵەکەت نایخۆی، هەر کۆیەکەیتەوە. يحسب أن ماله أخلده، واتزاني مالكت أتهيغلته بخوا دمريت. جن مدن ببياوي رزيل شونك كشكتان بخفتو دكوشيت، زانيتان فلان كس رزيلة جني مدنية، شونك بيغمري خوا فرمي صاصم خرابترين درده، خرابترين روشته بو درد يكي للرزيلي خرابتر به. چەکەت بەیانی فەقیرە لەوانەیە بکەیتە سەر جادە، لەوانەیە چەکەت بەیانی داوای پارە لە خەڵکی تر بکە و تووشی خراپەکاری بێ. بۆیە دەڵێم مەی دەرێ